کورد ئەو نەتەوەیەیە کە لە ناوجەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە و هەوڵ دەدات زمان و کللتور و فەرهەنگ و ڕەچەڵەکی خۆی بپارێزێت. سەرچاو مێژوویەکان پێمان دەڵێن کورد لە گەلانی چیای زاگرۆس پێکاتوە، بەڵام زانستی DNA کە ئەمڕۆ گەشتۆتە ئەو ئاستەی دەتوانێت ڕەچەڵەکی مرۆڤەکان دەستنیشان بکات ئەو چیمان پێدەڵێت. بۆ ئەو مەبەستا ڕوومان کردە سەنتەری مایکرۆجینە نەخۆشخانەی هەرێم لە شاری سلەیمانی. دکتۆر فەرهاد بەرزنجی بەڕێوەبەری سەنتەرەکە و شارەزای بواری DNA دەڵێت بە حکمی ناوچەکە کە ڕێگای هاتوچۆ و هەروەها گۆڕەپانی ژمارەیەکی بێشماری شەڕ بووە، خەڵکێکی زۆر تێکەڵ بە کورد بوون. مجتمعی کوردی تێکەڵاویەکی زۆری هەیە. من تعبیری وای لێکەم ئەڵێن ئێمە مجتمعێکی مۆزاییکین کە تێکەڵین لە شەرقیش و لە غەربیش. تێکەڵاوبوونی نەتەوەکانی دیکە بە کورد و بە تایبەت ئەوانەی دەوروبەر ئایا کاری دۆزینەوەی ڕەچەڵەکی ڕەسەنی کوردی ئاڵۆزتر نەکردووە؟ بە تەکید ئاڵۆزترەکات، چونکەم ئێمە ناتوانین بڵێن کورد لە یەک باوکو دایکەوە هاتووە. لەوانەیە وەکو شعبی بڵێن ئەمریکی بڵێ ئەسڵی ئەمریکی کە نیتیڤ ئەمریکانی پێڵێن وەکو ئەوانە نەبێت، یاخود وەکو ئەسکیمۆکان نەبێت، یاخود وەکو جنوبی شەرقی ئاسیا نەبێت کە ئەوان تۆزێ هۆمۆجینایزن، ینی بڵین تۆزێ نزیکترن لە یەکەوە. ئێمە زیاتر تێکەڵین. دکتۆر فەرهاد ئاماژە بۆ دوو خەسڵەتی سەرنجڕاکێش لەبارەی نەتەوەی کورد دەکات. دەڵێت توێژینەوەکانی هەتا ئێستا کراون گەشتونەتە ئەم ئەنجامە، بەڵام مەرج نییە هەموو کورد بگرێتەوە. ئەوە پیشانەداتکەوە کورد و جوولەکە و ئەرمەنی نزیکترن لە یەکەوە، وەک لەوەی کەوا کورد و یاخود جوولەکە و عەرەب یاخود کورد و عەرەب نزیکتر بێت. سەبارەت بە پەیوەندی نەتەوەیی کورد لەگەڵ ئەوروپیەکانیش دەڵێت لەدایکەوە زیاتر ئێمە ئەگەڕێینەوە بۆ کۆمەڵگایەکی ئەوروپی، ینی دایکمان ئەوروپیە، دایکی ڕەچەڵەکی کورد، تاکو ئەم ساتەوەختەی کە من و تۆ قسە ئەەکەین. لە باوکیشەوە ئەگەڕێتەوە بۆ ئاسیا بە پێی ئەو هێنا بڵین ئەو ڕەچەڵەکە بە ماوەیانەیەکەوە دیراسە کراوە تاکو ئێستا. ئایا چەنێ ئەمە هەموو کورد ئەگرێتەوە یاخود هەموو کورد ناگرێتەوە یاخود بەس بەشێک لە کورد ئەگرێتەوە، ئەوە ئەبێ زیاتر هێن بکرێت، توێژینەوەی لەسەر بکرێت. بەڵام ئەم توێژینەوەی چۆن پێویستە بکرێت بۆ نەتەوەیەکی 30 ملیۆن کەسی کە بەنێو 4 وڵات دابەش بوون؟ ئەبێم عەشرەت بە عەشرەت و مەنتقە بە مەنتقە وەربگرین، نەک بڵێن هەر کورد و کوردی کرمانجی یا کوردی سۆرانی. توێژینەوەیەکی لەم جۆرە کە پێویستی بە تاقیکردنەوەی DNA هەزاران کەسە تەنها لە توانای حکوومەت و ناوەندە زانستیە جیهانیەکانە. هەر کاتێک ئەنجام درا ئەوە ئەم زانستە دەتوانێت وەڵامێکمان لەسەر ڕەچەڵێکی کورد پێ بڵێت. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.